هەنیتان باش سێم ڕۆژی نەورۆزتان پیرۆز بێت. ئەمڕۆ من لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێی بەیانی 24. هەموو بانیەک لەگەڵتانین بە کۆمەڵێ بابەتی تایبەت و هاوکات پەیوەستی شێکن بە ڕۆژەکەەوە جا بۆنەی نەورۆز بە یاخود هەر بۆنێکی تر بە یاخود ڕۆژە ئاساییەکان بێ. بەڵام ئەمڕۆ سێم ڕۆژی نەورۆزە بۆ هیوایم کە بە هەمان شێوەی ڕۆژەکانی تر بە خۆشی بەڕێی بکەن هەرچەندە کەشەواکەی زۆر سارد بوو خەڵک زۆر بە هۆیەوەی کە چووە دەرەوە و خۆگۆڕین و جلی کوردیش تەنکە زۆربەمان بەهۆی هەوای ساردەوە نەخۆش کەوتین بەڵام بە هیوای تەندروستێکی باش بۆ هەمووان و ئەمڕۆ من لەگەڵتانە بم وەک ڕۆژەکانی پێشووتر بەرنمەکەمان تایبەتە بە جشنی نەورۆز و هەموو ئەو تایبەتمەندیانەی کە لەم بۆنەیەدا هەیە جا هەڵپەرکێ بێ خواردنەکان بێ گەشت و سەیران بێ لەگەڵتانە بین. نەورۆز هەمیشە هەموو کوردستانیان کۆوەکاتەوە تکاڵم جژنی نەورۆزە لە هەر چوار پارچەی کوردستانەوە بە یەک جەنگ بە یەک ڕنگ نەورۆزەکەنەوە بۆیە ئەم جار باسی هاوڵاتیانی باکووری کوردستانەکەین و ڕۆژهەڵاتی کوردستانیش لە باشووری کوردستانیش ئەمانە هەمویان پێکەوە نەورۆزی ئەم ساڵیان کرد جلی کوردیان لەبەر کرد و دەست لە ناودەست شاییان کرد بە یەکەوە با بەیەکەوە ببینین بزانین شایی کوردستانیان چۆنە. شێخانی جۆرێکی هەڵپەرچەی کوردیە لەم نەورۆزەدا هاونیشتیمانیانی کوردی لە باکوور و ڕۆژهەڵاتی کوردستان بەیەکەوە بەستۆتەوە و لە کەشێکی ئازاددا لە هەرێمی کوردستان نەورۆز دەکەنەوە. باواز و هەڵپەرچە و خواردنی کوردی لە تەنها پارچە ئازادەکەی کوردستان کە هەرێمی کوردستانە کوردانی پارچەکانی دیکەی بە تام و چێژێکی جیاوازتر ئەم جەژنە نەتەوەیە پیرۆز ڕادەگرن. ڕۆژهەڵاتی هاتینە نەورۆزە خرجەمادی پیرۆز بکەین ئەمیژی بوومە هەم زیارەت بی هەم تجارەت بوومە زۆر خۆش بوو هەم داوەتا خۆرزۆیمە بوو هەم بوو سەرساڵا هەم هاتینە ئێرە نەورۆزە و خرجەمادی پیرۆز بکەین. لێبی جژنە پیرۆزان هەرز دەکەین خدمەتکم گەلی کورد مەخسەم بە خانەوادەی عەزیزم لە ئیرانەوە. ئێوەکو خانمەکان زیاترەوە خواردن ئامادەکەن چیتان ئامادە کردو بۆ ئەم دۆڵما دۆکلی کوردەواری گۆشت و بەریانی ئەو جرەشتانەیە. هەرێمی کوردستان جگەلەوەی بۆتە شوێنێکی ئارام بۆ ملیۆنان ئاوارە بە سەدان هەزار کورد لە بەشەکانی دیکەی کوردستان ڕویان لە هەرێمی کوردستان کردووە لە بۆنە نەتەوەی و نیشتیمانیەکان بە شێوەیەکی ئازادانە بەشداری دەکەن و وەکو هەر تاکێکی دیکەی ئەم هەرێمە مافەکانیان پارێزراوە. وەڵا ئەمە خەڵکی باکووری خەڵکی شەمزیناینە چونکە ئەمە لە شەمزینا دەگەل ئیران هەم سنوورین دەگەل مرگەوەر بە ڕۆژهەڵاتیەکانش لە مرگەوەر هاتنە ئەمە بخۆ تقریبان 16 ساڵە لە هەولێر ژیان دەکەین بەس زۆربەیان لێرەنە لە باکوور هاتنە میوانی منە بۆ نەورۆز هاتنە سەبارەت نەورۆز هاتنە چونکە نەورۆزی باش و ڕاستی نەورۆزێکی تایبەتە. هەرچەند سنووری نێودوڵەتی کوردستانی پارچە کردووە بەڵام سنوورە دەستکردەکان نەیانتوانیوە پەیوەندی کۆمەڵایەتی و نەتەوەیەکانی نێوان کورد لەبار بەرن. ئەم پەنجا خێزانی باکوور و ڕۆژهەڵاتی کوردستان نمونەیەکی زیندوو بەهێزی ئەم پەیوەندیان هەرێمی کوردستانی ڕێگە خۆشکەرێکی بەهێزە بۆ بەهێزتربوونی گشت پەیوەندیەکان لە نێوان هاوڵاتیانی هەموو بەشەکانی کوردستان وەکو ئەم خێزانانە کە هەولێریان هەڵبژاردووە بۆ ئەوەی لە کەشێکی ئازاددا نەورۆزی ئەم ساڵ پێکەوە پیرۆز بکەن. ئازەر فاروق کوردستان 24 هەولێر. هەرچەنە کەشەهواکە سارد بوو بەڵام کوردستانیان هەر سەیرانی خۆیان کرد گەشتی خۆیان کرد جا لەو سەیران و گەشتەوەی خۆشە بێجگە لە گۆشت برژان و هەنێ خواردنی دیکە وەکو یاپراخ و خواردنە کوردەواریەکان ئەگەر هەنێک کەس ئەڵێ ئەگەر چاکەی لەگەڵانە بە هیچ مانایەکی نییە بۆیە چا خواردنەوەیکی تایبەتی کوردستانیانە بە تایبەت لەو کاتێک کە گەشتەکەی سەیرانەکەی چای سەر خەڵووس و دار
کە بە خەڵوس لەمرێ بە خۆی تایبەتمەندیەکی دیکەی هەیە. خەڵکی ژەڵە لە کاتی سەیرانی نەورۆز باسیەکەن کە ئەو چای بە خەڵوزەکە لێنرێ زۆر تامی خۆشترە لەوەی کە ئەگەر لە ماڵەوە بە هەر گەرمکەرەوەیکی تر بیکەیت. سەیرانکردن بێ خواردنەوەی چا تاموچێژی نییە. ئەمە قسەی زۆربەی هاوڵاتیانە و چەند هاوڵاتێکی شەڵێن چا بەدار دروست دەکەین بەڵام لەگەڵەوەشدا سروشتە پارێزین بە چەندین جۆریش لە ناو سەیران و گەشتدا چا دروست دەکرێت. بزانین جۆرەکانی چا دروستکردن چۆنە و بە چ دار و خەڵی و زێکیش ئەیکەن لە بیری نەکەین نابێ هەر لە خۆمانەوە جار ببڕینەوە بۆی چایەکی بەتام دروستکەین. ئاگردانێکی بەبەر دروست کردووە و بە کۆکردنەوەی هەندێک جار و پوش بەم جۆرە ئاگرێک دەکاتەوە. خەلیل لەگە خێزانەکەی هاتوۆتە گەشت و سەیران بۆ یەکێک لە سەیرانگاکانی کوردستان. کترێکەی پڕ لە ئاو دەکات و دێنێتە سەر ئاگردان بۆ چاکردنی چایەکی تایبەت. خەلیل دەڵێ چای سەر ئاگر و بەم جۆرە تاموچێژی خۆی هەیە. هەر کوردە بڕواتە سەیران ئەم چایە دروست دەکات بەڵام دەبێ ئاگاداری ژینگە بین ئاگر لێی نەکەوێتەوە. کە دێنە دەرێ هەموو جار کە دێن دەبی ئاگرێکی هەر دروستکەین بە دار خۆشترە جیاوازی هەیە تامەکە چاکەی دروست دەکەین یان خواردن دەبی هەر لەسەر داران گەرم بکەینەوە هەم گەرماکەش خۆشترە خاستن سەرمابی و بەهاربی تین و گەرمای خۆشە و بە داریش تامی جیاوازە هەر دەبی دروستکە لە بۆ خۆشی خۆشمان وەڵا هیما فێرە چاو بوونە چاش خۆشە تامی تەمان ئەگەر ڕۆژانە خۆم چام نەخۆم سرم دێشیتن فێرە چاو بوونە چاش خۆشە تامی هەیە ئاوی گەرمە و سوودیشی هەیە تەمان چا لەسەر داریش خۆشترە تامی هەر دەبی بکەین چاش هەیە مثلا هەیەک بە شێوازێک دروست دەکا هەیە تامی دەدا تێهێل و دارچین و گول و شتیوای تێدەکا هەشە بە تەبیعەتی خۆی دروست دەکا بە سادەیی. مەقسوود لە سەیرانگایکی دیکەیە و بەم جۆرە بە شێوازێکی تر چای دروست دەکات بە بەکارهێنانی سەماوەری خەڵوس. ئەو دەڵێ ئەم سەماوەرەوە دەکا ئاگر نەکەوێتەوە لە ناو ژینگەکەمان. مەقسوود خۆی هاوڕێی بەردەوامی چایە ڕۆژانە زیاتر لە 10 چا دەخواتەوە. ئەو دەڵێ چای دەشتی و بەدار دروست بکرێ بەشێکە لە کللتوری کوردەکان. طبعا بەخۆم زۆر چای خۆرم جگەلەوەی کە ئەو چایمان هینەیە بەو شێوەیە ئەم دەستگایە لەبەردارە بەو شێوەمان هینەیە نەکەوە دارێک تر بکەینەوە و ئاگرەی هەرکەین و هەم لەسەر مەسەلەی ژینگەش لەمە کادا ئەو دارکە ئەو سەمارەمان هینە ئەو جۆرە کە دارەکەی لە ناودا دەنین لەبەر پاراستنی ژینگە و هەم جوانیەکەی و دارەکانیشمان وشکن ئەو دارانەمان هینا ئێستا لێرەوە بی ژینگەکەی بپارێزن وشکەن و پاشان کە هەڵستین و بەنسبەت چا خواردنەوەکە ئێمە لە ناو کوردەواری خۆ زۆر بیر بەکەوتەکانیش قەدیمەکان هەمویان دەرێن چا یعنی ئێستا کە میوانم هات یەکەم جار چای دەدەمێ یعنی کە دێ دەرێت تاخمە چای چی بینە خێرا ئەو تاخمە چای چی بینێرە بات میوانەکان دێن. گەشت و سەیرانی نەورۆزی کوردەواری لە هەر سەیرانگای بێت بێ ئاگروچانیە. زۆرێک لە هاوڵاتیان دەڵێن جێلەوەی چا خواردنەوەیەکی ئارامکەرەوەیە لامانکاتیش دروستکردنی چای سەر ئاگردان و بەدەستوری کوردەواری هاوڕێیەکی دێرینەی کوردستانیانە و لە کاتی خانەخۆیی و بۆ ڕێزگرتنی زیاتر لە میوان بەکار دەهێنرێت. هێرۆ مەولودی کوردستان 24 هەولێر. هەروکوتم هەندێک تایبەتمەندی هەیە کە لە جێژنی نەورۆز و لە بۆنەکاندا ئەوەندەی تر بۆنەکە بە چێژەکات جایتر خواردنەکەی بێ کللتوری جلەکەی بێت یاخود ئەو شتانەی کە تایبەتە بۆ هەندێشتی دیکە لە نەورۆزدا زۆر ڕنگدانەوەی هەیەویش هەڵپەرکەی کوردەواریە یاخود ئەو کەسانەی کە بەتەمەنن لەگەڵ هەڵپەرکەیە بینێکی خۆشیانەیە چونکە ئەوان جاران بە شێوازێک بوو ئێستا بە چەندین جۆری هەڵپەرکێ هەیە بۆیە ئەو کەسە بەتەمەنانە کاتێک کە لەگەڵ خێزانەکان نابن ئەوەندەی دیکە گەشت و سەیرانەکان جوانترەکەن خۆشیەکان بۆوانەوەیە کاتێک کە کەسێکی بەتەمەنمان لەگەڵە نەن بێ باپیر بێ مام بێ خاڵ بێت هەر کەسێک بێت یاخود باوکێک بێت هەموو ئەمانە چێژێکی زۆر تایبەترە بە خێزانەکەەوە کات کە
لە پەرژینێکی جوانتردا و خێزانە خۆشیەکانیان بکەنەوە. بۆ نمونە حاجی عومەری تەمەن 70 ساڵ کە لە سەیرانگەی دڵۆپا لەگەڵ کچ و کوڕوونەوەکانی هەڵپارکێ و دیلانەکات بە بۆنەی ژێژنی نەورۆزەوە. ئەو جیاواز لەو کەسانەی کە چنە نێو ساڵەکانی تەمەنیانەوە حەز بە سەیران و گەڕان و شوێنی دوورەکە. هەنێک لەو کەسانە حەزیان پێی نییە، بەڵام ئەم جیاوازە لەوان زۆری حەز بە گەڕانە و منداڵ و نەوەکانیشی لە باسی ئەوواڵێن کە هۆکاری دڵخۆشی ئەوان بەبێ ئەو سەیران لای ئەوان هیچ چێژی نییە لەبەرەوەی هۆکاری دڵخۆشیەکانە و بۆ سەیرانەکەیان خۆشتر بووە. با ببینین بزانین حاجی عومەر چۆن لەگەڵ نەوەکانی دڵخۆشی دەردەبڕێت. دڵخۆشە و هەڵپەرکێ و دیلان دەکات بە بۆنەی جێژنی نەتەوەی نەورۆز. حاجی عومەر چوونە نێوتەمەنی ساڵەکانی ژیانی داینە بڕاندووە لە سەیران و گەشت و بەشداریکردن لە جێژنی نەورۆزدا. بە قسە خۆشەکانی و گۆرانی گوتنی بۆ کچ و کوڕۆنەوەکانی جەژنەکەی لا خۆشتر کردوون و وەک خۆی دەڵێت پیرێکی دڵتەڕە. حەز بە خۆشیەکانی ژیان و گەڕان و گەشت دەکات و بازدا سەیرانی پێشووتر دەکات. با پێچەوانەی کەسا بە تەمەنەکانەوە چێژ لا گەشت و سەیرانی ئێستا زیاتر دەبینێت. ئەو جێژنە ئیشاڵە هەر دەمینێ قەت ئەوە ناهۆتێ ئەو جێژنێ ئیشاڵە لۆ کورد هەر دەمینێ ئەوە جێژنی کووردە ئەوڕۆ نۆرۆزی ئێستا خۆشترە لە هەینێ هەنێ چاکمان دەخوا لە ئاقاری داهاتینەوە ئێستاوە دوو ڕست ئەفتەک دەچی ئاقاری دێوە شیوی دەبێت نعنی دەبێت چای دەبێت شایی دەکەی شام دەکرد درم خۆگەلە خۆش بۆ ئەو منداڵە هەمووی خۆمان هەرە پەرین چەپریان لێدا تەمەنم گەورەی بەس درم پیر نەبووە ئەوە هێشتەکە ئەوەی ئەوە وەڵا برم لەخوای بەزیادبی تا تقریبا 50 سال 6 سال دەبمە من. نەوە و منداڵەکانی زۆر دڵیان پێخۆشە وەگەوان دەڵێن هیچ دەرچوون و سەیرانێک بەبێ حاجی عومەر ناکەن. لە هەر سەیرانێک ئەویان لەگەڵ نەبێت زوو بێزار دەبن و دەگەڕێنەوە ماڵەوە. خانزاد باسی باوکی دەکات کەوەندا حەز بە هەڵپەرکە دەکات. شەوانە لە ماڵەوە گۆرانی لێدەدات و بانجی منداڵەکانی دەکات بۆ ئەوەی دیلانی لەگەڵ بکەن. خانزاد دەڵێت باوکم هەرچەندە دەتێنێت تەمەنەوە بەزمی خۆشتر دەبێت و دڵی گەنجانەتر دەبێت. ئەو تەنزیلە ئیوێ ئێستا ئەو تەنزیلە بە تەنێ پێ دەکا دەستێکێکمان دەگری دەبینا عیلاج بە مەکسیمیۆتە باش دەچیم لەگە یەرپەڕی وڵا ئەوە دریت یعنی عەزی دەشت جێ قەرەبارغا عەزی دەچۆلەوانی نییە تەلەفۆن دەکا ئەگە هێوارێک نەچین دەرێ ئەو ڕوومیانێکمان نایەتن حەزەکەی چییە بە تەنێ دریتون دەبی حەزی لێ هەردەم یعنی گۆرانی و عەفلە و شایبی لە پێشی ئەمە هاندەدا لە بۆ جێیان لە بۆ خزم و کەسی لە بۆ سەفرەی زیاتر بۆ سەفرانەش قایل نییە ها جێی نێزیک. لە دووەم ڕۆژی نەورۆزدا خەڵکێکی زۆریان لە سەیرانگا جیاوازەکانی شاری هەولێر کردو. دروستکردنی خواردنی کوردەواری و پۆشینی جلوبەرگی کوردی و کۆبوونەوەی خێزانەکان و هەڵپەرکە و دیلان و دڵخۆشی دەربڕینیان بە بۆنە جێژنی نەورۆزەوە سیمایەکی جیاوازی بە جێژنی نەتەوەی نەورۆز بەخشیوە. شەیمەباییز کوردستان 24 هەولێر. باسی چا خواردنمان کرد، باسی هەڵپەرکی کوردەواریمان کرد، باسی گەشت و سەیرانەکانمان کرد. بەڵام هەموو ئەمانە نابێەوە لە بیر بکەین کە ژینگە چۆن بپارێزین. چونکە بەتایبەت لەم چەند ڕۆژەدا بەشی 1 ساڵ ژینگە پیسەکرێت بەهۆیەوەی کە پاشماوە و زبل و خاشاک زۆر لەو ناوچە گەشتیاریانە فڕێدرێت. و سروشتی جوانی کوردستانیش بەشێک لە ناوچە دیارەکانی کوردستان گەشتیاریەکان ئێستا شێواوە. لە بەرزایەکانی جۆلانان کە لە ناوچێکی گەشتیاری دڵگیرە لە قەڵاتجێ گروپێکی ژینگە پارێز هەڵمەتێکیان بۆ پاکردنەوەی پاشماوەی گەشتیاران دەست پێ کردووە و سەرۆکی گروپەکە شەڵێ کە ئەوەی ئەوان ئەمڕۆ دەیکەن کاری خەڵکانێکی ترە کە دوێنێ گەشتیان کردووە و هەستیان بە بەرپرسیارەتی و پاراستنی ئەو سروشتە جوانە نەکردووە بۆیە ئەو گروپانە هەست بە بەرپرسیارەتیەکەن و ئێستا ژینگەی کوردستان پاک دەکەنەوە. بەجێشتنی پاشماوەی خۆراکی و زبڵ و خاشاک لە ناوچە گەشتیاریەکان جوانی سروشتی بەشێک لەو ناوچانەی شێواندووە.
ئێرە بەرزایەکانی جۆلانانە لە سنووری پشتەر ناوچەیەکی شاخاوی و شوێنێکی گەشتیاری سروشتیە لە باکووری خۆراوای قەڵاتزێ گروپێکی ژینگە پارێزی خۆبەخش هاتوون زبڵ و پاشماوەی گەشتیاران کۆ دەکەنەوە بەداخەوە هێندێک لە خەڵک حەزت بە جوانی و بە سروشتی ئەو دیمەنە ناوازەیە ناکەن کە ئەمە بۆ خۆی هەناسەیەکە بۆ مرۆڤ یعنی هەتانەی علاگەیەک پڕ نەکەی لە خاشاک نازانی چەند ئازاری هەیە چەند ناڕەحەتە بۆیە تەمەنا دەکەم خەڵک وەک چۆن پیان وایە نوێژ فەرزە واجبە پاکوخاوێنیش وەکو نوێژ فەرز واجبە پێویستە لەسەری کە بە هەموو پێوەرەکان ڕەچاوی بکات ئێرە ناوچەیەکی تا بڵێ جوان و دڵڕفێنە کەش و هەوایەکی تا بڵێ خۆشی هەیە بەڵام گەشتیاران بە بەجێهێشتنی پاشماوەکانیان سروشتی ناوچەکان تێکداوە ئەوەی ئەو گروپە دەیکات کارێکە کە پێویست بوو گەشتیاران خۆیان هەستیان بەو بەرپرسیارەتیە کردبە و خۆیان بیا کردبە کە ئەوان نیان کردووە ئەوان ئەمڕۆ هاتوون خۆبەخشانە ئەو کارە دەکەن و پاشماوەی گەشتیاران کۆ دەکەنەوە ئەندامانی گروپەکە خۆبەخش بەشداری ئەو جۆرە چالاکیانە دەکەن هەرێکێک لەوانە ئەمڕۆ کار و کاسبی خۆی بەجێهێشتووە و هاتوون پاشماوی ئەو گەشتیارانە کۆ بکەنەوە کە پێویست بوو دوای تەواوبوونی گەشتەکەیان خۆیان هەست بەو بەرپرسیارەتیە بکەن لەبێ ئیشیان نەهاتووم کوڕم لە دوکان بەجێشتووە شاگردم هەیە لێم بەجێشتووە کە مەفروض بوو بۆ خۆشم لە دوکان بم بەڵام ئەو ئیشە بە زەرور دەزانم وەکو خۆبەخشی بۆی ڕوحی خۆبەخشی لە ناو کۆمەلگاماندا بمێنێ هەمومان هەستکەین بە بەرپرسیار لە ئاست ئەم ژینگە و ژیان و گوزەرانی کە تێدا دەژین هەتاوەکو نەشتێ دەرەوە ئیشێک لەو ئیشانە نەکەی هەست بەبوونی خۆت ناکەی هەز ناکەی کە ئینسان چەند مهمە کاری خۆبەخشی بکە زایدەن ئەم کرێکارانەی کە ژینگە خاوەن دەکەنەوە چەند ئەزیێت دەچێشن گروپەکە پیسی و پاشماوەی گەشتیاران کۆ دەکەنەوە دیکەنە علاگەی نایلۆن و دواتر بۆ ئۆتۆمبیلی خۆیان دەیبەن لە شوێنی دیاریکراو بە فڕێدانی پاشماوەکان فڕی دەدەن ئەو ئیشەیەکە ئێمە دەیکەنەوە ئیشی ئەو سەیرانکەرانەیە کە دوێنێ هاتوون لەگەڵ خۆی ببێنەوە ئێستاگاوان ئەو خۆڵ و خاشاکان لەگەڵ خۆیان برباوە هیچ پێویستی نەدەکرد ئەمە هاتپان ئێرە خاوێنیکەنەوە ناوچە گەشتیاریەکانی سنووری ڕاپەڕین ناوچەی گەشتیاری سروشتین ئەگەر گەشتیاران دوای تەواوبوونی گەشتەکەیان پاشماوە و زبڵ و خاشاکی خۆیان کۆ نەکەنەوە سروشتەکە بە جۆرێک دەشێوێ کەڵکی دانیشتن و بەسەربردنی کاتەکانی گەشتکردنی بۆ ڕۆژانی دواتر تێدا نابێ ئارەسەمی کوردستان 24 قەڵاتزێ ئەمە بەڕێوەبەتی گەشتیاری لە شێخان بۆ ڕۆژانی نەورۆز ساڵانە پلانێکی تایبەتی هەیە ئەم ساڵ لە سەیرانگاکان دیاری بەسەر منداڵانە دابش کردووە و زەرفی خاشاکی بەسەر سەیرانکەراندا دابش کرد بەم شێوەیە خەڵکی هان دەدەن تاوەکو ژینگە بپارێزن و گەشت و سەیرانەکانیشیان بەخۆشی بەسەر بەرن بە هەزاران خێزانên deverê qesta nava vî siruştî kirîne bo borandina demên xweş û gêrana xweşiyên rojanên Newrozê. Geşt û guzara şêxan jî di nava seyraniyan de û ew rênmeyan nîşa xelkê din kîsên rakirina gilêşî jî li ser wan dabeşkirine. ئێمە وەکو بەڕێوەبەتی گەشتگوزاری شێخان بە هەماهەنگی و هاریکاری بەڕێوەبەتی گشتی گەشتگوزاری دهۆک ساڵانە پلان دادەنین بۆ ڕۆژانی جژنی نەورۆزی پیرۆز ئەویش بە سەردانکردنی جێی گەشتگوزار و گەڕیانە ناو خەڵک بە دابشکردنی دیاری بۆ بچک و لەگەڵ دابشکردنی کیسی گلێژ بۆ زیاتر پاراستنی ژینگە هەماهەنگیان ناوبەرادام و دەستگەهێن میری و تایبەتی باژێڕوانی و گەشت و گوزار و سەیرانیاندا فاکتەرە گرنگەش بۆ پاکڕاگرتنا ژینگە هەیە و سروشتێ کوردستانێ. دەڤەرە شێخۆن دەڤەرێکە زەنگینە پڕۆیە گەشت و گوزاریوە گەلێک دەڤێت
وكي نابجن أتريش وقلي قسروك وبيل كيف وبيديلو زايدا دفرة برمقلوبي يعني كمثال أوجيك خاصة وقت بهوري قالك خلكي بمنطقة قصد كتا فيجهي ام جیوکو ریو بریو گشت گزارش شخون ام رابین ما پلان کادانای پسیروجی وکو آهنگک ما حاضر کری بو و آهنگوانا وکی نبجن چندین هنرمندت مایتیت ملیت قضا شخون بجدار بونید و اویدیه هەر خێزانێک لە جێ خۆدایە دەمێن خۆش دەبۆرینن و خواردن و کەل و پەلت گەل خۆدا ئیناینە کارێک گەشت و گوزارێژی گرنگ و باش دەبینن کوت بتە هۆکارێ پاقشکردنا ژینگەهەیە ولا زۆر هاریکاریامان بووین بەڕاستی جەماعەت تەقسیریان نەکرد جەماعەتی گەشت و گوزار کە علاجێک لێشیان لۆمە تەوزیع کرد و کاو کارمان بین لێرە مدالێک بزربایە کە گازیان دەکرد کا و مدالە بزربیە بەڕاستی تەقسیریان نەکرد زۆر لیان مەمنونین و بەڕاستی کە پێویستە هاولاتیش کە هاریکار بن کە زێخ و گلێشێ بە پاقژێ ڕابگرن و بە خاوێنی ڕابگرن و کە هەڵدەستن ئەو گلێشێ کە بەجێ دەمینێ بکەنە ناو علاگەکی گلێشی لێرە دانن کە سارێ شارەوانی دێکە دەبا ساڵانە و تایبەتی ڕۆژانی نەورۆزێدا هەزاران سەیرانیان وێ دەڤەرە شێخان و ئاکرێ و بەردەڕەش و دەشتانەینەوە سەرەدا ناوی جیهیدکەن ڕێڤەبەریان شۆ لە ژێژی بە ئەرکێ خۆڕات بن دا ئەف ئاهەنگ و خۆشیە نەورۆزێ بە شێوەکی باش دەرباز ببە دەرمان بەعادری کوردستان 24 بنارێ چیای مەقلوب هەستی نەتەوایەتی لە ناو کوردستانیان بەتایبەت لە نەورۆزە زۆر زۆر دیارتر دەرەکەوێت هەرچەند ئاستەن هەبێ شەڕ هەبێ و ڕێوشێنی توند هەبێ لەسەر هەر شوێن و کەوەر ناوچێ بەڵام هیچ کوردێک ناوێت جژنی نەورۆز بە سەریداتیە پەڕەویادی نەکاتەوە هەروەکوتم سەر ڕای ڕەوشێنە توونەکان گروپە چەکدارەکانی ئۆبسسیۆنی سووریا بە تایبەت لە ڕۆژئاوی کوردستان لە ئەفرین جژنی نەتەوەی نەورۆز بەرزڕاگیرە ئەمڕۆ کوردانی ئەفرین بە گوێدانە هەڕەشە و ڕێکارە ئەمنیە توندەکانی گروپە چەکدارەکان ئۆپۆزیسیۆنی سووریا ئاهەنگی نەورۆزیان گێڕا و چەندین چالاکیان ئەنجامدا و جژنی نەتەوەی نەورۆزیان بەرزڕاگرت ئەمڕۆ دوێنێ و 20 مانگیش هەموو ڕۆژەکان لە هەر چوار پارچەی کوردستان جژنی نەورۆز بەرزڕاگیرە بزانین لە ئەفرین چۆن ئەو یادە کراوەتەوە لە باژاری عەفرینەیە داگیرکری کورد جژنا نەورۆزێ گۆنیشانە ئازادیەیە پیرۆزکردن تەوی هەموو ئاستانگی بن پێکردن و هەموو تەدبیرên li dijî wan ji revandin û eşkencekirinê lê Efrînî di rûyê çekdaran û dagirkeran rawestiyan û di bin ala Kurdistanê de Newroza 2022 wan li gundê Basuta pîroz kirin. كل عام يحتفل الشعب الكردي بتاريخ 21 آذار عيد نوروز. ساڵانە di 21 ئادارê de Kurd cejna Newrozê pîroz dikin. Ev cejna rezgarkirina Kurdan ji sitemkariyê ye. Cejna îsal xweş e. Hemû xelkên te dora Efrînê berê xwedane gundê Basuta da ku Newrozê pîroz bikin. المناطق جميع القرى المحيطة بمنطقة عفرين إلى قرية باسوطة واحتفالهم بعيد نوروز ضمن أجواء جيدة وإيجابية. بستران و دیلانên Kurdî Efrîniyan li Basuta şahiya taybet bi Newrozê birêve birin. Di Newroza 2022 de xelkên Efrînê hêvî darin got sala bê saleke xweş û aram be ji bo wan û hemû Kurdan li her çar parçeyên Kurdistanê. نوروز و پیروز به نوروز لقچکه خود نوروز پیروز دکم خدا نخوام و لگل عفرینی و لگل کرمانجا و عربا ام گبه هفتره هیرو هاتن ما نوروز خواه هیرو کر ام کیف خوش بون لگند باسود العفرینی ناف زفیان جو پر خوش بون ام کیف خوش بون ما خواستش هانا خوشتر با اقبل هر سال با ایشالا نوروز و دیا پیروز با
پشتی دەرباسبوونا 4 ساڵان لەسەر داگیرکردنا باژارێ عەفرینê ji aliyê çekdarên opozîsyona Sûriyê û artêşa Tirkiyeyê ve hên jî peyama Efrîniyan ew e Efrîn dê her bi nasnameya xwe ya Kurdistanî bimîne em ê bimana li ser axo xwe plana dagirkeran têk bibin. لە مۆسکۆی پایتەختی رووسیا جواتی کوردی سووریا بە بەشداری ژمارێکی بەرچاوی ئامادەبووان ئاهەنگی جژنی نەورۆز و سەری ساڵی نوێی کوردی بەڕێوەبرد. بەشێک لەو کوردانەی لە ئاهەنگەکەی ئامادە بوون لە زێدی باب و باپیرانی خۆیان و دوور خراونەتەوە دەرنراون بۆیاڵێن داگیرکەران ئەزانن کە نەورۆز ڕۆحی کوردان جۆش دەدات بۆیە دەخوازن ئەم جژنە ساخ بکەنەوە و بە جوانترین شێوە یادی بکەنەوە. بە دڵخۆشیەکی زۆرەوە کوردستانیانی نیشتەجێی رووسیا لە شاری مۆسکۆ بە ئاهەنگێکی خنجیلانە پێشوازیان لە ساڵی نوێی 2722 کوردی کرد. ئاهەنگێڕان دەڵێن داگیرکەران دەزانن کە نەورۆز ڕۆحی کوردان جۆش دەدات بۆیە زۆر هەوڵیان خستۆتە گەڕ تاوەکو ئەم جەژنە یاساک بکەن. غربتية أرتقم هندو بنا نوروز مكوم دكي هف ججنا دس مدمايا مكوم دكي يعني أفعل كده اسمها دمايا ما هوية ما نسكرن دي أنهم هانا أزيفي ما يعني صالتي بيتر خوش تربي وبيتر كرت يعني برتربن وەک کچێکی کەرکووکی وا لە رووسیا ژێم حەزەکەم بڵێم کە لە هەموو حەزەکەم پیرۆزبایی بکەم لە هەموو کوردستان ئینشاڵڵا هەموو دڵخۆش و سەرکەوتووە بن و بە دژمنانش شەمەوێت بڵێم کە خەیاڵیان خاوە و ناتوانن هیچ جەژنێ لە بیر ئێمە ببنەوە کوردستان هەمیشە بەقۆتە بێ. ئەم نەورۆز هێڤیەک مەزنتر دامن ji ber ku ev coşa mezin ev şêniya mezin û îro milvire dî her çar pençe giyan divê çi Kurdistana Bakur, çi Başûr, çi Rojava, çi Rojhilat û çi Kurdistana Sor. Her wisa Kurdên Sovyetê coşek mezin bê şêniyek mezin îro ev Newrozê pîroz dikin daxwaza azadiyê dikin. Ewê ke bo min zor giring e zor mayî xweşxaliya cihat li hemû ahengayên tir ke li tewavî Kurdistan û welat herêmekanê tir ekiriye بەڵام بۆ یەکەمین جارمە من لە دەرەوە لەژێر ئاڵای کوردستان لە وڵاتێکی گرنگ لێرە ئەو بۆنەمان بەرز پێڕای گرتووە. بەشێک لەو کوردانەی لێرن ئاهەنگ و خۆشی دەربڕینی جەژنی نەورۆزیان لە زێدی باب و باپیرانی خۆیان لێ قەدەغەکراوە بۆیە ئێستا لە مۆسکۆ گەرم و گوڕتر نەورۆز پیرۆز دەکەن. ئەم گەلێکی بخاشن ئیرۆ ئەم برکم بوونەش بوو نەورۆزێ ئەم پیرۆز دکم ملەتێ خۆ ملەتێ کوردۆ ملەتێ مە ئێبن دەست ئێ ڕۆژ ئاوا ئێ عەفرینێ ئەم ئەڤیدارن خێر سلامەتیێ بن زڵمەتیێ ترکا و فاشیستۆ نەرکەفێ عەفرینێ مە ئاوا ببێ و vegere ملەتێ خۆ ئەم گی vegere مالێ خۆ. أري از الموسكو منا الآخي سر آخي خام الولات خامة لي مادي سنة وروزك خوش در باسكر بهمو كردان را ججنا وكيا بيروز دكا ودبردا دبين وك دبين جني كردي الكيلكي زلامانا وبدست بدست بيشتا دكن ودك دبين جني كردي تم بشتي زلامانا بريدا. لە ئاهەنگەکەدا چەند میوانێکی بیانی ئامادەن وێڕای پیرۆزبایی جەژنی نەورۆز سەرسامی خۆیان بە کولتوری کوردی دەردەبڕن. من زۆر شادم بە دابوونەریتی ئێوە زۆر پێم جوانن سوپاسگوزارم کە لەم هەستا خۆشە بێبەشتان نەکردم و بانگشت کراوم ئەمڕۆ لەگەڵ ئێوە لێرەم سەرسامم بە یەکشتی پێکەوە بوونتان حەز دەکەم ئەوەش بڵێم کە هەر شتێک لە وڵاتی ئێوە ڕووبدات ئێمە لە رووسیا و لە وڵاتی فەرەگەل و فرنەتەوەکەماندا هەمیشە دەرگامان واڵایە و پشتیوانتانین هەمیشە بەدڵێکی کراوە لە پێشوازیتانداین نەورۆزتان پیرۆز.
بە بەشداری ژمارەیەکی بەرچاوی ئامادەبووان لە مۆسکۆی پایتەختی ڕووسیا، جڤاتی کوردی سووریا ئاهەنگی جەژنی نەورۆزی بەڕێوە برد. ئاهەنگێڕان هاوتەریب لەگەڵ دەربڕینی خۆشی و شادی ئەو پەیامەیان دووپات کردەوە کە نەورۆز جەژنێکی نەتەوەیی و نیشتیمانی گەلی کووردە. خۆشەوی محەممەد، کوردستان 24 مۆسکۆ. ڕسمەکانی نەورۆز لە ڕۆژی دووەمیژا بەردەوام بوون ئەگەرچی وڵاتیان بە شێوەی خۆرەسک لە زۆربەی شارەکان ئاگری نەورۆزیان کردەوە، بەڵام تاوەکو ئێستا هێزە ئەمنیەکانی ئێران 10 کەسیان لە ڕێکخەر و بەشداربوانی ئەو ڕێڕسمانە دەست بەسەر کردووە. هاوکات لە هەندێک شوێنیش هەڕەشە لە چالاکوانانی مەدەنی کراوە کە نابێ ڕێوڕسمەکانی نەورۆز بەڕێوە ببەن لە ڕۆژهەڵات. خەریکی ئامادەکارین بۆ ئەوەی ڕێوەڕسمی کۆستا لە ناو شارۆچکەی ئارمەردەی بانە بەڕێوە ببەن. ئەوان ڕۆڵی ژن و پیاوێکی پیر و چەندین ئاژەڵ دەگێڕن. هەر بۆیە دەیانەوێ ئامادەکاریەکی تەواو بکەن. دواتر هەمویان بەو جل و بەرگ و مەیکەپە جیاوازەوە دەچنە ناو خەڵک. ئەو ڕێوەڕسمە دەڵێن کۆستا. خۆیان دەڵێن ڕێوەڕسمەکە کۆنە و ئامانجیان ئەوەیە کە ڕێز لە بەساڵات چوان و هاوکات ژینگە و ئاژەڵەکانی کوردستانیش بگیرێت. هەر بۆیە تێکەڵی خەڵک و بە تایبەت جیلی نوێ دەبن و تێر هەڵدەپەڕن. ئێمە وەکو خەڵکی شاری ئارمردە شان بەشان و پشت بە پشت مەڕاسمی نەورۆز و کۆستەگەردانیمان لە باو باپیرمانەوە بۆ هاتووە. ئێمەش وەکو نەسلی جەوان هەر ئەو ڕسمەی یادبوودی ئەو ڕسمەی هەڵەگرین و بە نەسلەکانی داهاتووی خۆمانی ئەنێرین کە ئینشاءڵڵا ئەوانش بتوان ئەم ڕسمە ئیجرا بکەن بە شێوەیەکی باس. لە دووەمین ڕۆژی نەورۆزیشدا لە بەشێک لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ڕێوڕسمەکانی نەورۆز و ئاگرکردنەوە بەردەوام بوو، بەڵام لەگەڵەوەش وشارەکان بۆ سەر چالاکوانانیش زیادی کردووە. هەندێک لە ڕێخەر و بەشداربووانی ڕێوڕسمەکان دەست بەسەر کراون. ماڵپەڕی هەنگاو بۆ پرسی مافی مرۆڤ لە ڕۆژهەڵاتی کوردستان ئاشکرای کردووە تاکو ئێستا 10 کەس لە شارەکانی سنا، پیرانشار و مەریوان دەست بەسەر کراون. لە هەندێک شوێنیش هەڕەشە لە چالاکوانە مەدەنیەکان کراوە کە نابێ ڕێوەڕسمەکان بەڕێوە ببەن. هاوکات لە سنا، شنۆ، شارەدەی نێو کامیاران ڕێگە نەدرا لە ڕۆژی یەکەم و دووەمی نەورۆز ڕێوڕسمی جەماوەری بەڕێوە بچێت. بەڵام لێرە لە ئارمەردە وەکو چەندین شوێنی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستان خەڵک خۆڕسک ڕێوڕسمێکی گەورەیان بەڕێوە برد. ژن و پیاو، گەورە و بچووک لە ناوەندی شار ئاگریان کردەوە و هەڵپەڕکەیان کرد. بڕیارە لە چەندین شوێنی دیکەی وەکو مەرگەوەر، جوانڕۆ، پاوە و سەقز و بۆکانیش لە ڕۆژانی داهاتوودا ڕێوڕسمی گەورەی جەماوەری نەورۆز بەڕێوە بچن. پرۆگرامەکەمان بە میێوانداری دوو گەنجی هونەرمەند، دوو گەنجی چالاک لە بواری هونەر و میوزیکدا زیاتر قەشەنگەکەین، زیاترەی ڕازێرینەوە. ئەم دوو گەنجە کارمەند ڕەواندوزی هونەرمەند و ڕوان عەدنان میوزیک ژەنە لە ستۆدیۆ لەگەڵمانە. بەیانیتان باش و بەخێر بن. زۆر سپاس ئەزی. زۆر سپاس. ئەوەندەی بزانم کە کارمەند لەگەڵ خەوی بەیانیانە بینە باشە بۆیەوە درەنگ هات. ئەرە وەڵا بالضبط. وڵی مۆزوع ئەوەیە کاکەمە شەوان تاخیر خلاص دەبین لە مەسایلی حەفلە و لایڤ و ئەوانە ئیتر کە ئەگەڕێینەوە پێویستمان بەخەوە بەیانیانش حتمان کەس هەڵناسی لە خەوێمە هەر بۆیە تۆزە جەوە نییە و نامن زۆر باشم بەخوا باشە دەی مویمە جەوە هەبێ بۆ بەرنامە باشم لەخوا بەزیاد دەی زۆر بەخێر بن. بەڵام کاکڕەوانم بینی زۆر ئێنەرژی هەبوو، زۆر دەمێکیشە هاتووە، باش ئیتر شتەکانی ئامادە کرد و مەشغوڵ بوو. بەخێر بیت. سوپاس لۆ کەناڵی کوردستان 24 بەر لەوەی بچینە نێو تەوەر و بەرنامە و پلان و پرۆگرامی
ئەمڕۆمان من لایەکەوە زۆر ناڕەحەت و نیگەرانم لەلایەکیشەوە زۆر دڵخۆش و بەختەوەرم نیگەرانی و ناڕەحەتێکی من دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ماوەیەک پێشستا بەهۆی بردومانی چەند شوێنێک ئەو کەناڵە جوانەی کوردستان 24 زەرەر و زیانی پێگەیشت و لەلایەکیشەوە خۆشحاڵ و بەختەوەرم کە کارمەندانی کوردستان 24 ئەو ئەزیز و خۆشەویستانەمان بگرە 50 بە خوێندا نەهات بۆیە هیوای سەلامەتی و هیوای ساغ و خۆشی بۆ تەواوی کارمەندان و بۆ جەنابەت و بۆ هەموو ئەو ئەزیزانی کە لێرە کار دەکەن و تیرۆریستانیش بگەن بە حەق و بە دادگا و بە مافی خۆیان کە ئەو کێزەونە بەرامبەر کوردستان و بەرامبەر بە هەموو کورد و بە تەلەڤیزۆن و بەرامبەر بە تەواوی کوردستان کرا ئەوە جێگای نیگەرانی بوو بەڕاستی دووبارە سوپاس بەردەوامە بین هیچ شێزێک نییە ماوەستێنە ئینشاڵڵا بەردەوامە بین سپاس بۆ ئێوەش ئەوە جەژنیش بەڕێەکەین و بەخۆشی هەرچەنە بەیانیە و کارمەندیش وەکو خۆ دوتە شەوماندوو بوون بەڵامی تر ئێمە گوێ بۆ نین ئەمانەوەی بەیانیەکەمان جوان کەیت و گۆرانی خۆش و باشمان بۆ بڵێ جا نازانم بە حەیران و لاوک دەست پێەکەی یان یەکسەر دەستکەین بە گۆرانیکی خۆش کە خۆت ئامادەت کرد بێ ناوەڵی مەقامێکی ئایتان پێشکەش دەکەم ئەیگەرمیان بۆ وەگیان قەسەمم ئاگرەکەی تۆیە ئای بەربوو لە جەستەم ئەریگیان نەزڵێ خام زەردەن نزڵێ خام زەردەن زەردی زڵێ خەمای لە خۆما خایی چون خۆرە زەردان ئەریگیان 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 دیەم وایی ئەریگیانە چوومە سەرینی سەلامێ کردم ئەریگیانە چوومە سەرینی سەلامێ کردم ئەو بە چاویدام تەعجوب نەمەردەم ئەو بە چاویدا لێو بەخەنەوە عەلەیکەی وەباندیەی سەنەوە ئەریگیان 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 ئەریگیانە شکرانم بۆ تۆ خودای بێ خەیاڵ شەوگاری ئەم شەو لێم بکەی وەساڵ ئەریگیانە شەوە تا بەیەندەم لە ناودەم بوو
دەستم سراپەی دێم ناوسینە و من بوو لە خۆمایی کەم شەرتاخایی کێزای جەرگانم ماڵی وێرانم کێزای جەرگانم ماڵی وێرانم لە دووری باڵات زۆر پارێشان هەر ئاگەر دووگەر دانا یارم شەماوە وەرخۆ پەروانە یارم شەماوە خۆ پەروانە دەنگت هەر خۆش بێت ماندوو نەبن کاک کارمەند لەکوێوە هاتی ئەمڕۆ تۆ خۆت لە ڕەواندز دانیشیان لە شخلاوە واللهی من لە ڕەواندز دانیشم و لە هەولێرش ئەنی هاتو چۆ کەم ئەگەڕێمەوە چمەوە لێرانە لایڤ دێمە لایڤ ئەگەڕێمەوە ڕوانزی داوامی حەدم هەیە دەوڕێی دام ئاچم و دێم بەخێر هاتی پێما بێ لەبەر بەرنامەکە هاتی بۆ حتمما ئەرێ وەڵا ماندوو نەبێ پێمان خۆش بوو لەگەڵ هەندێک ناوچە تایبەتمەندی خۆی هەیە لە لاوک و حەیران و ئێستا هۆرەی جاف هەیە یاخود لاوک و حەیران لە هەموو ئەمانە شارەزایت هەیە تا ڕادێک باوکمەوەی کە قوتابیم لە پەیمانگۆنەوە جوانە کۆساش مامۆستام لەوێ خوێندنەوەی باشم لەسەر کردووە دیراسەم لەسەر کردووە باشە تا ڕادەیەک باش شارەزام لەو بابەتە جلوبەرگەکانیش زۆر جوانە ئەمەی کوێ واللهی ئەوە جنچی کوردی و کاک زەینەب خەیات لەوەی دووریمەوە دەبەرم کردی و خەڵاس ئاخر پێم خۆشە بزانم ستایلەکەی کوێ چ شوێنێ وڵای دیزاینەکەم دایتمێ گوتم دیزاینەکە بەو شوێی لە بۆم بدرووە ئیتر نازانم وڵڵهی چێندەرەیە کراوە جەمەدانەکەش نازانم ستایلی چێندەرە بەس لەسەرم نایە و خەڵاس ڕۆژ هەموو کوردی ناکاکەڕوە پیرۆز بێ موویە کوردانەیە ئەوە زۆر جوانە بۆ خۆی بەردەوام بەیەکەوە کارەکەنیان ئارە وەڵی بەدایم پێکەوت کاتەکان پێکەوتێ لەگەڵ کاک کارمەند و هەروەها هەردوو میزیک ژەنی خۆشەویست مامۆستا نالی و مامۆستا ڕێوان لێر ڕێزوسلاوان هەیە بۆیان بەهۆی چەند کارێکی تەکنیکی نەیانتوانی ئەوان بەشداری بکەن پێمان خۆش بوو ئەوانیشمان لەگەڵ بێت بەڵام زۆرینەی کات و پرۆگرام و لایڤ و ئەوانە پێکەوەینە ماندوو نەبن هەر بەیەکەوە جەوتان خۆش بێ ئینشەڵا بە هیچی کاک کارمەند ئیزعاج نابن تووڕەتان ناکە دیارە شتێکی هەیە بۆیە وای کرد وەڵڵاهی لەوانەیە تۆزێک لە لایڤەکان تۆزێک کە دوا دەکەوێ نیگەران نابین بەڵام مشەوەش دەبین ئەمڕۆ تۆزێک لە مۆعید مەزبوط نییە بینی خۆمامی بینی خۆمانە کەس نازانێت زوو هەر لە کاتی خۆی هات مامۆزۆ باسەکەم بینی خۆمان نەبی بینی خۆمان نەبێ بەردەوام گۆرانی ئەڵی تۆ بەدەم خۆتۆیان نا بە قورعان هەرە وەڵا ئەمادی ئیشەکەمانەوە ئیشەیە چ بکەن ئێستا چ گۆرانێک زۆر لە سەردەمتەوەی لێتەوە بۆی ئێستا بۆ لە بۆم گۆتن تازم لە بۆ گۆتن ئەمە بەردەوامی لێتەوە ئاوەڵا باشە چ گۆرانێکی کە و ئامادە کردو بۆ نمونە هێشتا نەوت بێ یاخود پلانە بێت گۆرانێکی نوێ بێت ینی وەکو ئیشی ستۆدیۆ و کلیپ و ڤیدیۆ کلیپۆنە ماوەیەک بەر لێستا لە بوونەوە ڕۆزی شێکمان بڵاو کردەوە تراکێک بوو لەگەڵ مامۆستا هەرێمی خۆشەویست شتێکی شاد بوو لە بوونەوە ڕۆز بڵاومان کردەوە باش ینی خەڵک پێشوازیش زۆر باشی لێ کرد و ئیشەڵا دوای جژنی ڕەمەزان ئیشەڵا مادەیەکی ترمە بێت تراکیش ترمە بێ دابەزێنم ئیشەڵا ئیشمان لەسەری کردووە بەس ئیشی تەسوێڕی ماوە گەر ناوەکو ئیشی سەوتوانە و تەوا بووە کەواتە پێمان خۆشە هەر ئەو بەرهەمە نوێنانەتمان پێشکەش بکەین ئای لە خزمەت دابووم بەسەر سپاس فەرموون زەمن کوسەکو مۆزوعەکەی ئەوە بکەم بەس مشکلە نیە دەی
من بێتە سەر مەرجی تاڵی من بڕێژێ فێرمێشتی گاشی تاوێ بمخە تەباشی مەمنێژێن تا یارم دێ مەمنێژێن تا دۆستم دێ مەمنێژێن تا یارم دێ مەمنێژێن تا دۆستم لە بەرنامەمان نەبوو پێشکەشتان بکەم بەڵام ئیتر بۆ مفاجع لە بۆ ئێوە لە بۆ بینەرانیش ئینشاءالله ئەو بەرهەمەی مامۆستای کۆچ کرد و مامۆستا ڕۆستەم سابیر ئینشاءالله گۆڕی پڕنور بێت ئینشاءالله ڕەوانی شاد بێ پێمان خۆش بوو پێم وا بێ زۆربەی کات گۆرانەکانی ئەوان سەرسامی پێی و ئەیڵێیتەوە بزەوەتەرەوەڵە کا کارمەند ئەوەندەی متابعی تۆم کرۆ گوێم لێ گرتووی فۆنەتیکی تۆ زۆر تێکەڵەیەکی جوان و هەمە ڕەنگی ینی زۆربەی ناوچەکانە هەندێک جار ئەگەر من هەڵە نەبم ئێمە ئەوەی جوانە لە کوردستاندا نەتەوە زۆر زۆر جیاواز تێکەڵین و هەمومان بەیەکەوە مەسنبولی جوانی کوردستانە هەست دەکەم تەلەفۆزێکی تورکمانیانەش هەیە شتێکی لە خزمەتان لە بۆتان برم بۆمان بڵێ بەڵام هۆکاری چییە کە ئاوا تێکەڵ بووە خۆی ئەزانی چۆنە وەکو نەتەوە مەسەڵەن ئێمە کوردین بەڵام کۆمەڵ نەتەوەچکە هەیە لە ناو کوردستانی ئێمە پێویست حەقی وانش نەخورێ مەسەڵەن ئەوانش کە توانم بڵێم تا بوونەتە تاچێک لەو هەرێمە تر نامە حەقیان بخورێەوەوانە ئەوانش حەق خۆی دەستخۆشیشە کە هۆنەرمەندان بەو شێوەیە هەموو دیالێکت و زاراوەکان بزانن جا پێمان خۆشە ئەگەر ئەوەش نەبێت هەر گۆرانیە کە خۆتان ئامادەتان کردو گۆمان لێ بێت سپاس کاگڕەوان زۆر پڕ ئێنەرژی ئەوەی خۆشە ماندوو نەبیت حەیرانە نەگوتینا ئەوە مەقام بوو ئەوە جیاواز بوو ئەدی باشە ئەمەیان کەواتە ئەدی کو دەوجا دەرێم جوانێ بێپەرە بەوێ سڤیانێ حەیرانۆک ئەمن لۆ خۆڕاوە چی بکەم با لە چێلیەکی سانا پێدا بێمە خوارێ بەرامبەری گەردە گەردێ ڕواندزیە بەرامبەریکانی قوڕێ وەختی لی بکە شۆڕ و گەردەن زەرد و سەر بە سێر دانیشتینە ڕاوێ خۆبینۆ خوارێ لە جێلێکی سانە مێرگە چەکۆیە شێخ مەمودیا گانیە سەر بە زێڕا سوێسانێ سێشمەیە گەردە گەردە ڕوادزیە کۆسپەیە بێنجانێ دەبا بچین دێمە چی بدەینێ ئەی لە ئاشی ئاو دەلاغەی ئاوێ من بەردی سەرێ سوڵتان عەوڵە
دوای کەپچی حوسێنی غازی جێمراز و مەقسوودانە جێلی بکە شۆڕ و گەردەن زەرد و سەر بە سێڕانە کابانەی گچکۆکە دەبا بتبینم دراوي بيري السلام لياركر يارقا لعيد زبوت السلام زاراني ورنا قلتينا قوت من جواني ببرا لوت لمعزة قوت مجواني دورت وقليان ملوم كدا خولولا من عيد زين قوتي كرتي ملاوت عيد زين لتونينا عيد زين لبينا بابي خوهنا عملي دايتا بيرا ميردا جين رزي شنا تاني ومقوزي دبا من بداتك زجي تسار دا ساري وجي برنوي لقدم باري وای دنیای غریب وای دنیای گل خمرم کشته تاو بلک برینه مده شکتینه بحاری مردنه وای مار باب من دەستان خۆش دەنگێت هەر خۆش بێت کاک هەرمەند چۆنە بەردەوام حەیرانەکانی حەسەن سیساوایەڵی تۆ مامۆستا حەسەن سیساوایی وەڵام من یەکێکم لەوانەیە کە زۆر مەعجیبی هونەرمەندی کۆچ کردو حەسەن سیساوی بەڕاستی تامان زۆریشی لۆ گریام کە مرد بەدەستە خۆم نەبوو زۆر لۆ گریام گۆڕی پڕنور بێت ئینشاءالله ئینشاءالله و ئێوەش هەمیشە ڕوحی و بە زیندوی بێڵنەوە هەم دەنگیشی بە زیندوی بهێڵنەوە ئەوە جێگەی دەستخۆشیە من حەزمە کرد تەواوی پرۆگرامەکەی ئەمڕۆ لەگەڵ دەنگ و میوزیکی ئێوە بێت بەڵامی تر بەداخەوە تۆ درەنگ هەستای لە خەو درەنگ هاتی ئەو گلەیەکە لەسەر خۆتە بەڵام هێشتا ئامانوێ بەرهەمێکی دیکەمان پێشکەشکەی و پێشەوەی کە کارمەند بەرهەمێکی یاخۆ بڵێن دوا بەرهەممان پێشکەش بکە من ماڵاوایتان لێ یەکەم بۆ هیوایم کە تەواوی ڕۆژەکەتان بەخۆشی و بە میوزیک و بە سەیران و گەشتەکانتان بەڕێ بکەن ماڵەوە بەڵام گوێمان لە دوایین بەرهەمی کاک کارمەند و میوزیکشان ڕوان عەدنانە بێت فەرموون هەرماڵ بوون پرچی پەخشی وەک بەهەشت بوون بەوەشی یار بەهەشت بوون بەوەشی لێوی مەزەی بادەم بوو بادەشت چاوانی گاشی بادەشت چاوانی گاشی بەرماڵ بوون پرچی پەخشی وەک بەهەشت بوون بەوەشی یار بەهەشت بوو بەوەشی لێوی مەزەی بادەم بوو بادەشت چاوانی گاشی بادەشت چاوانی گاشی ئێی بێریڤان ئۆف چاو کەژاڵ ئێی بێریڤان ئێی بێریڤان ئۆف چاو کەژاڵ ئێی بێریڤان کاتێ تۆ دەربەستنی گەر بە زۆر بدەن بەشوو گەر بە زۆر بدەن بەشوو بەڵام سکاڵایەکە وەی نێرمە قاپی سەرو ئەی نێرمە قاپی سەرو هیچ کاتێ تۆ دەربەستنی گەر بە زۆر بدەن بەشوو گەر بە زۆر بدەن بەشوو
سکاڵایەکە و دەینێرمە قاپی سەر و دەینێرمە قاپی سەر و بیریوان چاو کەژاڵ